مەرحەڵەوە وەکو پێشکی باسم کرد کە چۆن چۆمە ناو کەمپینیە خێر. ئێستا باسی ئەوەیە کە چۆنە ناونەوەی نوێ. کاک شاسوار لەگەڵ من دانیش وتی پێم خۆشە بتکەینە نوێنەری بادینان و کۆمەڵە کەساتی باشمان بۆ بێنی لە دەبەری بادینان بۆ ناو نەوەی نوێ پرۆژەیەکی وامان هەیە. جارێ ناوەکەشی نەوەی نوێ نەبوو. منیش وتم باشە کاک شاسوار، بەڵام با ڕێککەوین لەسەر کۆمەڵی خاڵ، لەسەر کۆمەڵە بنەما و پرانسیپ ڕێککەوتین. ئەوش ئەوەیە کە لەواندا کە خۆمان بین، نەک شاگردی کەسێک بین، بە ڕۆحیەتی تیمیشکەین، نەک بە ڕۆحیەتی کوێڵاتی و دەروێشاتی. ئیدی ئەوە بۆ ڕێککەوتین. ئەوش ڕازی بوو لەسەر هەموو بەرگەکان. 5 مەرجم هەبوون و لەسەر هەمووان ڕێککەوتین کە ئەو ڕازی بوو بۆی کە من ببمە نوێنەری بادینان. و تەنانەت یەکێک لە مەرجەکان دێتە بیر، وتم کاک شاسوار دەبێت بزانم کەیتر هەیە لەم لیستەدا. ئەو بۆندێک ناوی پێوتم، من مقنع بووم نەوەعەنما. دوای 3-4 دانیشتنێک لەگەڵی ڕێککەوتون کە من نوێنەراتی ئەو حرەکەیە بکەم لە بادینان. کۆمەڵی وعدی شەخصیشدا بارەگاتان بۆ گرم و نازانم مەسلەی شتی ئەو لە بودجەیەکی تایبەت بۆ منتقەی بادینان و ئەوشتانە هەمووی ناڕاز دەرچوو جێگەی داخە. بەڵام ئەمە نسبەت ئێمە قەزیەک نەبوو، نسبەت ئێمەوەی کە قەزیە بوو ئەوە بۆ کۆمەڵە فیگەر بدۆزینەوە لە بادینان، بتوانین بۆ عەقلیەتەی شکەین کە پارادایمێکی سیاسی تازە بخۆڵقێنین. یعنی وەک هەمومان دەزانن کە باشووری کوردستان تۆشی جۆرێک لە ئیفلیجی و قەیران بۆتەوە. یعنی حەزبەکانی تر هەموو بە یەک ستایل بیرەکەنەوە، جۆرێک لە جۆرەکان. و حتا قسەمان لەسەر گۆڕانیش کرد کە گۆڕان بۆ پێکە سراعێک هەیە لە نێوان ناڵێم دوو باڵ، دوو تەوەجوهێک کە پیرەوە، تەوەجوهێشکە کە ڕۆحیەتی گەنج وانەی لەسەر زاڵە، بۆیە تۆشی ئیفلیج بۆنێک بوو. حتا لە پرۆسەی دەنگدان و ڕیفراندۆمیش خطابی گۆڕان وازح نەبوو. ئیدی شاسوار ئەیوست ئەستیغلالی ئەمەش بکە دیسان بۆ قەزەی خۆی. ئیدی ئەو بۆ ڕێککەوتین لەسەرەوەی کە نەوەی نوێ پێک بێنین. منیش هەستام کۆمەڵێک کەسایەتی لە زاخۆوە، لە زاخۆ کاک جیهاد، لە دهۆک مەلاشەوان و کۆمەڵە کەسی کاک یوسف گەڵناسکی کۆمەڵە کەسی تر، و لە سنووری ئامێدی سەفەر شاجی کەوەکو نووسەرێک، لە ئاکرێ، لە شێخان، لە هەموو شوێنێک کە ئەو فیگەرانەی کە بەڕاستی سەنگینن و ناکڕێن و نافرۆشرێن ئەوانم هەڵبژاردن. بەڵام وتم کاک شاسوار لە هەمان کاتدا ئەبێ گرنگی ئەوە بدەیت، بەیانی تەهدیدێک لەسەر ژیانیان بۆ یان نان بڕینێک بۆ تەعویزی بکەی. وتی کاک ئەوە قسەیتیان ناکرێت، تۆ بڕۆ تایبەتی تەرکیزی لەو مەلای کرد لە دهۆک. وتی بڕۆ بۆم قایل کە وعد بێ هەر هەموو شتێکی بۆکەم. ئەوە بە چۆم ئەو فیگەرانە هێنا تقریبان 6 کاندید بۆی ناوی بادینان، 6-7 کاندید بوون، هەمووی فیگەری زۆر بەقووەت بوون و کەساتی بەهێز بوون. پێکەوە بڕوامانەیە کە لە مانگی 11 ئەو بۆ مانگی 11 تەجیل بۆ ئەوەی ئەوم لەبیر نەچێ. باسی وەفای شاسوار دەکەم لە یەک خاڵدا. مەلایەکمان لە دهۆک ئێنا، یعنی بە قەناعەتەوە هاتە پێشەوە، وتی ئەوە دێ من مەلای سەمبینبەرم، بەڵام گومانی نییە ئەمە لە دەمی تیمساحدان لە ناو دهۆک فەسڵ ئەکرێم، ئەتوانن گرنتی ژیانم بکەم. منیش بە شاسوارم وتی بەڵێ. ئیدی ئەوە بوو دوای 10 ڕۆژ کەشف بوو کە لەگەڵ ئێمەیە نەوەی نوێ، پاراستنی پارتی، ئەوقافی پارتی، لژنەی پارتی، ئاسایشی پارتی، ئەم 4 دەستگانە تەحقیقیان لەگەڵ کردبوو. تو بووی تۆ لەگەڵ نوێەوەی شوتو بەڵێ من چۆمە فۆرمەم پڕ کردوتەوە بۆ کاندیدی. بەرحاڵ لە مینبەر لادرا، مانع ڕسق کرا. بە شاسوارم وتم کاکە ئەمە حاڵەتێک ڕۆیداوە برادرمان ئاوا لەسەر ئەم هەموو شتە دەستبەردارینەوەی نوێ نەبووە و هەر لەگەڵ ئێمەشە، بەڵام بۆ زانیاری جەنابەت ئەوەی بەسەر هاتووە. وتی کورە لێگەڕێ ئینسان، یعنی ئەبێ هەر باج بدا، سەیری لامەبالاتی ئەم پیاوە بکەن. ئەوەلەن چۆن دەپاڕایەوە ئەو مەلایە بێنم، 10 جار بەمنی و تەلێفۆنی بۆ بکە، قایلی کە چی بوێ بۆ یەکەین، دوای کەچی ئەم بێوەفا دەرچوو بەرامبەرامە. وە دەیان نمونەی ئەوام هەیە، بەڵام وەکو مەدخەلێکە مێ بچمە ناو بابەتەکەم. یعنی هەندێک باسی نمونە زیاترەوانە دەکەن کە هێدلاینەکان. ئێمە بۆ لەگەڵ شاسوار ناکۆکین. هەڵبەتە
خەتابی شاسوارەوە هەیە کە پێشەوەی بچێتە ناو سجن گۆرە خەتابێکی هەبوو کە لە لەندەن بینیمان لە ئێناڕتی پێشەوەی بگەڕێتەوە ئەوە یەکێتی پارتی دەڕوخێنن بە خۆپشاندان 1 ملیۆن خەڵک دێن مەسەر جادە بەڵام جێگەی داخەیانێ و پیاوە دەرنەچۆ کە هاتەوە ینی دوای ئەوە کە چۆن ئەو زیندان کە من ناوی ناڵم زیندان میوان چۆن تۆ میوان بۆ لە شوێنێکی دیاری کراو وەکەوەی دوای کەشف بۆ دوای ئەوە کە هاتە دەر یەکسەر استراتیجیەت پیاوە گۆڕا بەبێ ئەوەی بۆ ئێمە بگەڕێتەوە کەوکو ئەنجومەنێکی کاتیمان هەبوو یەکسەر لە گۆڕا لە کۆمەڵیدا لە گۆڕانیدا کەوتە ستایشی دەستگا ئەمنیەکانی یەکێتی کە ئێمە مشکلەمان بەدەستەوانە هەبوو 600 کەسی ئێمە لە زیندان بۆ لەسەر بەهۆی عەقڵیەتی میلیشیاتگەری ئەم هێزانەوە کە چیان بۆ من مەدحەیەکە دیسان کەوتە مەدحی ئەم حاکمانەی کە لە سلێمانی کە ڕۆژانە بینین ناحەقی و نادات پەروەری چۆن چۆنیە و ئەوانیش بێدەنگن یعنی و وای لێ هات تەنانەت باسی خۆپیشاندانی هەر لەبیر چوو یعنی بیرم دێ کارزان یەک پرسیاری لێ کرد یەکسەر باسی من هەڵبژانی کرد ئێمە لە هەڵبژاردن دێینە ئەی خۆپیشاندان ئەی کوڕی خەڵک بەکوژدان ئەی ئەو 600 کەسەی لە زینداندا بوو چی لە هاتن هەروەکو نەبا و نەباران ئەم پیاوێکی زۆر لە مۆبالات بوو بەرامبەر ئەمە تەنانەت پرسیاری لێ کرد یعنی چی قەزەیەک بۆ تۆ بیری لە چی ئەکردەوە لە زیندان هەموو ئینسان عاتفی هەیە بەڵام ئەوە بەڕاستی بۆ کەسێکی سیاسی جیاوازە ئەڵێ بەس بیرم لای دایکم بوو ئەمە مەهزەلە بۆ بەڕاستی دوای ئەوە کە لە تاوتوێ خلاص بۆ ڕۆژی دواتر ئێمە لەوێ بوون یەکێک لە برادرانی خۆمان لە مەجلسدا پێیوت شاسوار تۆ مانا نەبوو تۆ کە لە زیندان دەرچۆ پرس کۆنفرانست کرد دوای ئەوە لایفت کردەوە دوای ئەوە تاوتوێت کرد ئەمە چی ئەم هەمووشتا دوای کۆمەڵی تەهەجومت لەسەر گۆڕان کرد کەوا ڕێک نەکەوتوینە تۆ ڕەبوو ئەم پیاوەتی نازانم چی و چی و ئیعادە نەزەر لە خۆتانەکەم و یعنی هەل لەوێەوە بەڕاستی هەزمان پێ کرد کە ئەم پیاوە فعلەن گۆڕاوە یعنی لەناو سجن کە دەرهات فعلەن ینی گۆڕانکاری لە استراتیجیەتی دروست بوو ئینسان لە تەکتیک گۆڕانکاری دروستە بێ بەس ئەمە لە سیاسەتدا زۆر قرسە تۆ استراتیجیەن خۆت بگۆڕی بەبێ ئەوەی بۆ ئێمە بێتەوە بەرحاڵ لەوێ تۆڕە بۆ ڕۆژی دواتر وتی کۆمەڵی کەس دەردەکەم ئەوە بۆ سێ برادری دەرکرد لەوێ ئەوەی ئاگادارم دوو برادر ببورن دوو برادری بەشی ڕێخستنی خۆمان دەرکران بەڵافەس بەڵام ئێمە هەر هەتا ئەو کاتیش گومانمان هەبوو وتمان بەشکە معلوماتیان دابێتم زانیاری و پاراستنەوەپانە بەرحاڵ دوای ئەوە ڕەک پرۆسەی تەهمیشکردنی ئێمە دەستی پێکرد ئێمە کەین هەر شەروان و ئیبراهیم نەبوو نوێنەری پارێزگای هەڵەبجە نوێنەری میدیای نەوەی نوێ و نوێنەری بادینان کە خۆم بۆم و نوێنەری هەولێر و هەروەها ئەوانەی کۆیە و من کە دەڵێم بادینان یعنی نوێنەری زاخۆ نوێنەری ئامێدی نوێنەری بڕۆ لێ پرسم نوێنەری شێخان ئاکرێ هەر هەمووی ئەمە بەڕاستی کەوتینە گومانێکی قۆڵەوە پەیوەندیمان پێکرد وەڵامی نەبوو مێسێجمان بۆ ناد وەڵامی نەبوو هەر یەکەو لە لای خۆیەوە هەڵبەتە کۆمەڵێک کەساتی تریش لە ناو سلێمانی کە کاندیدن ئەمانیش پەراوێز خران یعنی هەر وەکو ئەوەی کەسێک پێیوت بوو دەستگایەک پێیوت بێ هەر کەسێک کە جددیە بێ دوورکەوە لە خۆت بە بەڵگەی ئەوەی ئێستا گوێیان لێمە ئەو برادرانە کە لە سلێمانیش کاندیدی ئێمە بەشێکیان یعنی هەرچی ماستا و چییە لە خۆی نزیک کرد لەگەڵ ڕێزم بۆ یەک دۆیەکیان هەیە و هەرچی جددیە لە سنووری هەڵەبجەوە هەورامانەوە کە ئەبێ بزانی باسی کێمە حتا زاخۆوە ئێهمال کران یعنی ئەوە وای کرد کە گومانی ئێمە تۆختر ببێتەوە لەو کە نیازێکی خراپی هەیە یان یاخود لە خلالی ئەو 6 ڕۆژێک کە لە زیندان بووە مەبارمەج کراوە لەسەر شتی تر پلانێکی لە بندەستە ئێمە کەوتینە خۆمان وتمان باشە با ئێمە تێبگەین ئەوە خەڵک ئەندامی خۆمان لە زاخۆ تەلەفۆنم بۆ کارێ کۆنگرە هەیە ڕۆژی پێنجشەمە مەڵای نازانین تەلەفۆنی ئەولاکەین ئەولا کەس نازانێت کۆنگرە هەیە تۆمەز لە پشت ئێمە هەستاوە کۆنگرەی دانا بەبێ ئێمە بەبێ ئەو کادرانەی کە لە پێشەوەن بێجگە لە دوان دەیانزانی یعنی لە 15 کەس دوو کەس دەیزانێت کە کۆنگرە دەکرێت هەستاوە لە ترسی ئێمە
چونکە ئێمە هەیمەنەتمان هەیە، چونکە ئێمە نوێنەری سێ شار بووین و زایدەن بەشی ڕێخستنیمەوە، زایدەن بەشی ئەلامی خۆمان، بۆی لە کۆنگرە زاڵ نەبین هەستاوە خەتێکی مەخفی بە ترسەوە لە پشت ئێمە دروست کردووە. یعنی بەبوێ عورفی کۆنگرە بێ 250 کەس کەمتر نەبێ، 250 کەس 4 پارێزگای بەشدار دەبێ. هەڵەبجە، سلێمانی، هەولێر دۆهۆک، هەر یەکە و تقریبان 62-63 کەسی ئەبێ بنێرێتە کۆنگرە، ئەگە بەپێ عورفی کۆنگرە و یاساکانی کۆنگرە بێ، کۆمسیۆن بێ. ئەو هەستاوە چونکە ئەزانێ ئەوانەی بادینان هەموو پەیوەستن بە منەوە، یعنی من ناڵم پیاوی منن، من بڕواشم بە خەت و بڕواشم بە باڵباڵێن نییە، بەڵام ترسا لەوەی ئەمە 63 کەس عاید بە شێروانن و 63 کەسی هەولێریش هەمووی لە ڕێگەی کە ئیبراهیم عەباسەوان و ئەوانەی تریش لە ڕێگەی کاک سوهەیبەوەن، ئەوانەی کە هەڵەبجە، کەواتە ئەکا 180 کەس یان 190 کۆنگرە ئەنداکانیان ئەوە نین کە بە دڵخوازی کاک شاسوار لێیان دەترسێ لەوەی کە سەرۆکاتی لێبەستێنین جێگیراتی و پەیرە و بوگرام و دەستەی سەرکرداتی کە 15 نەفەرن هەڵدەبژێرێ. بۆیە هەستا ئەم کارە نامەردەی لە دوای ئێمەی کرد. هەموو نووسینگەکانی ئێنارتی لە دهۆک لە هەولێر و لەوانە ئاگامان لێ بوو لەحزە بە لەحزە، بەڵام وازانێ ئێمە گێلین. دعوت کردن لە سلێمانی بە شێوەیەکی نهێنی پیان وت من دەمانەوێت ئەو ئەندامانە بێنە کۆنگرە کە بە ماز بڵێن ڕەشە ڕەشە، ئەمە قسەی دەمی خۆیەتی لە مەجلیسێکدا. و بالفعل ئێستا ئێمە لە بادینان گومانم بەس لە دوو کادر بوو دەرمان خست بوون کە دەستی پاراستنیان لەگەڵا. سبحان الله بینین ئەمڕۆ لە کۆنگرە بەس ئەو دوو کەسە لە سینگی پێشەوە دانیشتون. بەڕاستی ئەوە وای کرد کە گومانمان زۆر زۆر قۆڵتر بێتەوە بەرامبەر ئەم پرۆسەیە. یعنی ڕەک ئەو کەسەی کە ئێمە لێی دەترسان لە بادینان دوورمان خست بوونەوە، یەک لە سنووری ئامێدی کاک سەفەر شاجی کە سەرۆکی ئەنجومەنی ئەوێ دووری خست بووە بە دەلیل و دوکیۆمەنت کە ئاگای لە ئێمەیە، و ئەوەی دووهۆک کە نەمانێ نابوو ناو لەعبە مدیری ئۆفیسی NRT کە هەردووکیان گومانی پاراستن بۆنی لێکرێ، هەردووکیان ئەمڕۆ لە کۆنگرە بوون یەکیشی خۆپاڵاوت. یعنی تۆ سەیری سیرکە هەر ناڵێن هەر تەیرێک و ڕاوی خۆی باشە شاسوار چۆن ئێمە دوو کەسی لاوامان هەبوو لە 760 ئەندام لە دۆک کە توانیمان لە خلالی ئەم دوو مانگە 760 ئەندامی بە بەژینکراومان هەبوون، هەمووی دڵساف و بە دڵێکی پاک لەگەڵنەوەی نوێ بوون لە سنووری زاخۆوە تا ئاکرێ. دوو کەسی گومان لێکراو تیابوون کە دەرمان خست بوون، ئەو دوو کەس ئەمڕۆ لە کۆنگرە بوون. تۆ سەیری ئەم پرۆسەیە بکە. من قسە فڕێ نادەم، هەموو خەڵک ئەتوانێ بیبینێ و دوایی بە وێنەش بەڵاوکەمەوە لە ئەکاونتی خۆم. ئەمە بەڕاستی وای کرد کە فعلەن ئێمە بتوانین بگەینە قەناعات کە ئەم پیاوە لە خلالی سجن قورمیش کراوە، یعنی بۆیە یعنی کەوتە خەت و ترس لە پشت ئێمە. کەواتە من کە دەڵێم ئەم پیاوە ترسنۆکە ئەمەیە لە کاتێکدا ئێمە نەخەتێک بوون و نە باڵ بووین و نە نیازیشمانەوە ببینە سەرۆکینەوەی نوێ، هەر خۆمان دامان نابوو کاک شاسوار و کاک ڕابوون جێگرێک ئەگەر بکرێ ینی شتێکی ئەخلاقی بە ئەو هەردووکانە مەزەحین لە واجیهەدان، یەک لە سنووری سلێمانی یەک لە سنووری هەولێر کە ڕابوون خەڵکی کۆیە بەو پێکەی لەیدارەی هەولێرە. ئەمە بە عورفی ئەندامان نابوو، بەڵام نەمانزانی ئەو لە پشتەوە خەنجەرمان لێدە. بەهەرحاڵ ئێمە ئەوەی ئێستاش دەکەن ڕەتفعلی کۆنگرە نییە، بەقەت ئەوەی مۆرالی ئەم پیاوەمان ناسی کە ئینسانێکی نامەردە، ناڕاستگۆیە، ئینسانێکی لە هەمان کاتدا ترسنۆکە. من جنێو نادەم برادەران، من کە شێروان بڕوان بە جنێو نییە، بەس بە کەسێک دەڵێم منافق، پێغەمبەری شوتێتی ئاەت المنافقی ثلاثة، نیشانەکانی منافق دوڕۆسێن. من ئارگۆمنت دێنمەوە، من بەڵگە دێنمەوە، من کە بە یەک کەس دەڵێم ترسنۆک، من وەکو جنێو هەڵچوونێکی عاتفی ناڵم، من بەڵگەم هەیە برام، ئارگۆمنت قسە دەخەمەڕۆ. ئەوە تەحلیل بۆ ئێوە. بۆیە بەڕاستی ئێمە پیاوێکی ترسنۆکیشە، ترسا لە ئێمە کە وەکو هەڵەبجە، کە وەکو هەولێر، کە وەکو لە بادینە ئەنقلابێک بەسەرەوە بکەین بەبێ ئەو دڵخواستەی خۆی دەرنەچێ. بەو پێیە عەقلیەتی ئەم پیاوە وایە هەمیشە وەک مدیرێک تەعاملەکە و خەڵکی تریش وەکو مۆزف لە بندەستیان وەکو شاگرد و دەروێشێک بن لەسەری، ڕەک دکتاتۆرێکە بە مودێلی خۆی. یعنی ڕاستە تو خاوەنی چاوینان بووی مدیر بووی، مدیر و سەرکردە دوشتی جیاوازن لە ڕۆی تەوزیفی و علمیەوە.
تۆ مدیری چاویلا بۆی ئەتوانی مۆچە بدەی نەدەی خەڵک دەرکەی دەرنەکەی تۆ مدیری NRT بۆی ئەتوانی دەرکەی دەرنەکەی و فەسڵکەی کە مۆچە بکەی بەڵام کە تو هاتیە ناو جۆڵانەوە حزب دسپلینە دوکان نییە کۆمپانیای باوکی شاسوار نییە نەوەی نوێ بێت تەلاعب بکات خەڵک بە شاگرد ببینێ خۆی بە گەورە ببینێ نەخێر بۆیە شێروانێک ئیبراهیمێک بەبێ ئەوانەی کە مجاملە ناکەن زایدەن حورمەتم هەیە بۆ کۆمەڵی برادەری تر مجاملە نازانن وەکو ئەوانی تر مل پان ناکەنەوە ئەم پیاوە بۆ لێ ڕاهاتووە لە خلالی 6 ساڵە کۆمەڵێک کەساتی تایبەتی لە ناو چاوی مۆڵ ئەوانە لە دەوروبەرێتین ماستاوچین و ملپانەکەنەوە بەڕۆی هەڵناستن بەڕۆیدا بدەنەوە بۆیە من و ئیبراهیم قبوڵمان نەکرد ئەوە بۆ خۆش بڵێم یعنی 5-6 کەسی تریشمان لەگەڵ بوون بەداخەوە هەندێکیان لە ڕێگە بەجێ هێشتین بەداخەوە و هەندێکیشان هەر لە سلەیمانین و هەندێکیشیان ئەوەی کە بادینان و هەولێرنەوە ئاڵامان دیارە کە ئێمە پەیاممان چۆنە بۆیە دێنە سەرەوە دیدگای ئەو بۆ حزب یان بۆ کۆنگرە وەکو دیدگای کۆمپانیا بۆیە هەستا ئەکسەر ئێمەی تەهمیش کرد پرۆسەی تەهمیشکردنی ئێمە دەست پێ کرد تەنانەت ناوی ئێمە و زۆرێک لە برادران کە لە پێشەوەشن تیان نەبوو ئەم ڕۆژ نەتیجەکە دیار بۆ چ کۆنگرەیەک بۆ ئەولان وعدیدا بۆ کە نیوەی زیاتر ژن بێ کچ بێ ئەوەی تیان نەبوو لەوە ڕازگۆ دەرنەچۆ ئەولان وعدی تیا بوو کە نوێنەری هەموو منتەقەیەکی تیا بێ کەچی زۆر خەڵک ناویان تیان نەبوو سێەم زۆربەی زۆری کارمەندەکانی چاوی مۆڵ و نالیا و کۆمەڵشتی وابوون یعنی دەترسا لە حتا لە ئەنجومەنەکانی تریش دەترسا بەشی ڕێخستنی هەمال کرابوو تەنانەت کۆمەڵێ دەستگای ڕۆژنامەوانی چۆ بوون میدیایی نانێشت بۆ بچنە ناوهۆڵەکە یعنی بینیمان کۆنگرەیە گرتو و حتای پارتیش کۆمەڵە شەفافیەتی بەدووە پێوە بوو لە ئیعلام دەگوازراوە لە شاشەکان خەڵک لە ماڵی خۆیە بینی پرۆسەکە چۆنیە شاسوار ترسی ئەوە گەورە بوو نەیتوانی بۆ ئەو ستایلە شەفافەش بەرهەم بێنێ لە ئەوە تەنانەت برادەر هەبووە لە ناو کۆنگرە ئەمڕۆ بۆی گەڕامەوە لە تابقی پێنجەمی چاوی مۆڵ لە تابقی شەشەم کۆنگرە بۆ مۆبایل و فاسلینگ و ئەنتەرنێتیان لێساندووە لە ترسی ئەوەی کە شت خەزمکەن لەوێ ئەمە نەترسی هەبووە ترسی ئەوەی کە لەوێدا کۆمەڵی برادەرمان هەبوون لەوێ دەرچن و فعلا 30 کەسی کفری و هەڵەبجە دەرچوو بوون لە ناو کۆنگرە و لەولاشەوە یەکێک لە مەلاقچیەکانی دەوروبەری کە من ناوی ناهێنم ئەتوانم بۆ پەیجینەوەی نوێژ بگەڕێن هاتە دەرەوەتی وەڵا کۆنگرەیەکی زۆر نەوعی بۆ NRT دەیە کۆنگرەیەک بۆ شاسوار لە ڕێزی ئاخیری دانیشت بوو ئەوە کۆفەزڵێک دوام هەرخۆی نەئەپاڵاوت ئەی باگەنجی تر بێ ئێمە هێنامانە پێشەوە تۆ سەیری ئەم نازبازیە بکە یعنی ئەمە چ کۆنگرەیەکە تو پێشتر فلترت کردووە جابێ دیموکراسی بوونی خۆشت بە خەڵک بفرۆشی هەمومان بینیمان چ کۆنگرەیەک بوو کۆمەڵێ مناڵیان کۆ کردبووە حتا بە پێی دەنگەکان شاسوار وتی 300 کەسن لەوێ ئەم مەلاقچیەکە بۆ کەناڵی نالیا قسەی دەکەم ڕۆدەیەوە 300 کەسن بەس بە پێی دەنگدان تۆ سیرکە بخوێنەوە کەسێک 12 هێنا کەسێک 25 هێنا کەسێک 8 دەنگی هێنا کەسێک 4 دەنگی هێنا شاسواری 170 شتێک دەنگی بە دکتاتۆرەیەک ئەمە هەمووی لێک دەوەکە کەمتر لە 250 ئەمەش شکاندنی عورفێکی ترە حتا کۆمەڵی برادری تر چۆ بۆ ناوێ هەڵەبجە پیان و توبۆڵا بۆتان نییە دەنگ بدەن بەڵام ئەگەر وەکو دانیشن بۆ قاعەکە پڕ ببێ تۆ سەیری ئەم دیموکراسیەتەی ئەم پیاوە بکە جا بۆ بەڕاستی ئەمە وەک بڵێ وەک ئیسلام دەڵێ خێری تیا بۆ ئەو مافیامان ناسی بەڵام ئێمە سزای خۆشمان دەدەن کە درێک ناسیمان بەڕاستی خەڵک زۆر قسەی دەکرد لەناو گۆڕا لەناو پارتی لەناو یەکی دەیوە ئەو پیاوە مافیایە جۆرێکە لە لغز پیاوێکی لغزاویە لغز بەرهەم دێنێ گرێ بەرهەم دێنێ بڕوامان نەدەکرد هەر خەزنمان دەکرد بەڵام ڕەتیشان نەدەدان یعنی هەر خەزنمان دەکرد وتمان تا کاتی خۆی بێ بزانین ئایا ڕاستە پیاوێکی ڕاستەیان بەڵام بەداخەوە پێش کۆنگرە گەیشتنە قەنەعەت گەیشتنە لوبی ئەخلاقی ئەم پیاوە بەڕاستی ئەوە نییە کە ئەندێشەی خەڵکدایە ئەوە نییە کە لە شاشەکان دەردەچێ ئەوە نییە کە پیرۆزە ئەوە نییە کاهینە هەموو لغزێکی خەریکە ئاشکرا دەبێ هەنێ کە گیراوامانزانی ترامپ لە پشتیەتی وا بە غڕۆری دانیش لە کۆشکەسپیەکەی چاوی گوندی ئەڵمانی وامان دەزانی ئێستا تەلەفۆنی ترامپ دەکە ئەو هەموو سەفەرانە
کەچی بینیمان لە زینداندا وەک خۆی دەڵێ کاکڕابوونەوەە لە زینداندا هەرکەس خەبەری نەبوو، هەرکەس باسیشی نەکرد. ئەمریکایچی ئەم لۆغزەی کەشف بوو، دوای لۆغزیەوەشی کەشف بوو کە کۆمەڵی ماستاوچی بردە پێشەوە ئەوانەی کە دڵسۆز و جدین پەراوێز خران. دوای ئەوە هەر ئەمڕۆ پەرلەمانتارێکی معتەبەری گۆڕان تەلێفۆنی بۆ کردم پێش 2 ساتە، وتی کاک شێروان کە زانیم تۆ لەگەڵی دڵم کزەی کرد بەس نەمدەتوانی بە تۆ بڵێم بە ڕەقەم و داتادامێ کە ئەم پیاوە 44 ملیۆن دۆلار قەرزارە ئاوایە تەلاعبی چاوی مۆڵ و پرۆژەکانی ئاوایە هەموو ئاڵو گۆڕکردنەکە فەنە دانانی کەناڵەکەش حتا جۆرێک بۆ لە فێڵبازی بۆی قەرزەکانی خۆی پێ بشارێتەوە. یعنی ڕەک بە ڕۆحیەتی مافیاییشی کردووە بۆی دوایی خۆی فڕێدا ناو سیاسەتدا بۆی ئەو هەموو شتە شارێتەوە لەسەر خۆی لە سیاسی بدا. بەڕاستی ئێمە بێ ئاگا بووین درەنگ پێ حەسان کە ئێمە وایە. بۆ برادرانش بەڕاستی چەندە لومە لە ئێمە دەکەن بە ئەوەندە لۆمەش لە خۆیان بکەن کە بە ئێمە نەوتووە کە ئاوایە. ئەم پەرلەمانتارە ڕاستە برادێکی منی شەخصیە، بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی کەسێکی دیار و معتەبەرە لە ناو گۆڕان و لە سەر شاشەکان، حتا ئەویشی بایکوت کردووە لە تەلەڤیزیۆنەکان. و دەیان کەسی تر کچ هەبووە پێشتر کارمەندی نالیا بۆ تەلەفۆنی بۆم کردووە وتیەتی کاک شێروان ئاوا بەسەری هێناوم. یعنی ئینسان مێشکی ڕادەوەستێ، بەڵام ناتوانم بچمەنەوە هەموو تەفاسیلێک تێکەڵکەم بە قەزیەی خۆمان. بە خۆڵاسە ئەمە پیاوی سیاسەت نییە، هەرزەیەکی نامەردە. ئەوێ لە پاڵ مەرامی شخصی خۆی سمعەتی خەڵک و سادەی خەڵک بەکاربێنێ. پیاوێکە لە ڕۆی مادیوە مفلسە. قەناعەتکەن تا ئێستا 200,000 پاسەکانی کۆی نەداوە کە بۆ مەلعەبەکە بردیان، هی خەڵکی حەریری نەداوە، خەڵکی ئەولای نەداوە. محاسبەکەی دایمەن خۆی دزێتەوە لە خەڵک. نەنیسانێکی بفلسە ئەوەی کە هەیەتی تۆ حسابیان لێکدەوە 8,000 کەس بەشدارە لە پشکەکانی چاوی. ئەمە دەستا و دەستکردنە پرۆسەکە. ئەگەر وریایی سیرکەی هەموو قەزەکە کۆشکی سپی و نازانچی هەموو دەستا و دەستکردنێک ئەو دێنێت تێرە ئەو دێنێت تێرە. لغزی کەناڵەکانیشمان ئەو ڕۆژە بۆ کەشف بوو کە جیازێکی ئەم جیازە لە هەمان کە دەتوانی چەند پەخشێک بکەی. جیازێکی پەخشە نازانم ناوی چیە لە ڕۆی تەکنیکیەوە، وە کۆمەڵێک کەرەستەی کۆنی هەند کەناڵی نەخێر پێدانێ ئەو کەناڵێک کە باز دەکرێت پێدانێ. ئەی نەمفلسە هیچی نییە، بڕواتان پێ هەبێ زۆر بەڵگەیترم هەیە. ئەم ئینسانە مفلسە، ئەو پارە لێرە قەرزەکە لێرە دێنێ لێرە دەبا هەمووی لغزە ئیشی ئەم کە زۆر جار دەڵێت دەوڵەمەند. وەڵڵای قەنەعەت کە لەوانە خۆتان دەوڵەمەندتر بن لەو پیاوە. بۆ پێی تا ئێستا ئەعلامی پارتیویەکەتی کە دەیوە قەرزارە بڕوامان نەدەکرد بەو پێی ئەمانە گرێدراوی کۆمەڵی ئەجندان. بەڵام بە حەقیقەت کە دەچێ ناو ئەندام پەرلەمانێک بوت بە دکیومنت بڵێ ئی گۆڕانی یەکگرتووی کۆمەڵ دەکەی قەنەعەت بەڕاستی ئەم پیاوە ئەوە نییە کە ئەو پیوای لەسەریان هەڵچنیوە. یعنی جارێک ئێمە دانیشتو بوون لە کۆبنەوەیەک سەیری ئەم عەقڵیەتە تاکڕەوە بکەین. لە کۆبنەوەیەک دانیشتم دکتۆرێکی ئافرەتیش لەوێ بوو بە ناوی دکتۆرە تارە لە سلێمانی. پێم وایە خەڵک دەناسێ، مامۆستای جامیعەیان سەرۆک بەشێکە شتێکی وایە. یەک ڕەخنەی لێگرت، یەک ڕەخنە لە ناو ئێمە تەقریبەن ئێمە توانم بڵێم 10 پیاو بوون. یەک ڕەخنەی لێگرت لە شاسوار تۆڕە بووتی یەکێتی تۆی ناردووە بەمەس ئەم پرسیارەکەی بەمەس ئەو هیناکەی سەیری ئەم عەقڵە بکەی. گەر ئینسان ئەخلاقیە بێت چۆن ئافرەتێک شوێنێتەوە لە ناو هەر هەموویاندا کە ئافرەتێک مامۆستای جاستی دایکی منە بەڕێز هاتووە وەکو کاندیدێک یەک ڕەخنەی لێت گرتووە. حتا مەبدەیەکی ئەخلاقیە دەڵێ بۆ ئینسان نییە لە ناو جەماعەتیشدا نەسیحەت بکات، چونکە نەسیحەت ئەو کات دەبێتە فەضاحەت. بەس کەم پیاوە سیپی مۆڕالیشی نییە. کۆمەڵی پرسیار هاتووە هەرچەند هەمووان نابینم من بەو پێکە بۆ بڕن کە قەتع بوو. کۆمەڵی پرسیاریش هاتووە یاڵێ برادێک ئەڵێ باشتر ئەو باشتر نییە لە یەکێتی پارتی. من هەڵبەتە ئیشی من ئەوە نییە بەراوردکەم
و خەڵک دەزانێت کە مووقفی من بەرامبەر یەکێتی پارتی چۆنە و مووقفی برادرانی تر چۆنە. تەنها ئەوە دەڵێم ئەو کەسەی بێوێ سادەی خەڵک سمعەتی خەڵک بدزێ بۆ مەرامە گڵاوەکانی خۆی، ئەم خەتەرتریان پارتیەکیان یەکێتی کە بە سەراحەت خەڵک دەکوژن و بە سەراحەت دژی دیموکراسین و بە سەراحەت بە شێوەیەکی ئاشکرا بنەماڵەین. بە جددی ئەمە مەترسی شاسوار زۆر خەتەرترە، زۆر خەتەرترە لەوانە، لەبەرەوەی لە پاڵ ناوی جوان، لە پاڵ سۆشیال میدیا، لە پاڵ پارەی خەڵک، لە پاڵ ئەو عیلاقاتانەی کە بەخۆی دەڵێ لە دەرەوە هەمەکە لە هەناویشدا هیچی نییە، لە پاڵ ئەوە خەڵک بەسەردا دەبا، استیقلالی سمعەتی خەڵک دەکەوەکەوەی خەڵک شاگرد بێ لە بەندەستی بێ. ئەمە زۆر خەتەرترە. بۆیە من ناڵم لێدان لەمە ئەرکێکی ئەخلاقیە، بەڵام دەڵێم ئاشکراکردنی ڕۆی ئەم پیاوە، ئەم نامەردە و ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانیە لە هەمان کاتدا. یعنی پێشتر دەمانزەوامان دەزانی هەر شەڕیێمە لەگەڵ پارتی یەکێتیەکەوە دوو، بەڵام نەمانزانی بۆیە پارتی بۆتە زەعتۆت، چونکە بەڕاستی ئەوانی تر هەر بەو عەقلیەتە بیریان کردوتەوە ئەحزابەکانی تر. هەوەکو کەلچەرێکیش بەڕاستی کەلچەرێکیش لەناو کوردە هەمیشە ئاوا بووە، یعنی لە خطاب شتێک بووە، لە هەناویشدا شتێکی تر بووە. زۆر خەڵک ئەپرسێ بۆ پێشتر ئەو قسانەتان نەدەکرد ئێستا کە هاتنە دەرەوە قسەتان بۆ مەعلوماتی وێ ئێستاش ئێمە نەهاتوونە دەرێ ناوەوەی نوێ، کەسیش ئێمەی دەرنەکردووە و وەکو تەوزیحش ئەمەوێ بدەم. یعنی زۆر بە نامەردانە کەوتونەتە گیانی هەند راپۆر دەرەکەن، بەیاننامە دەرەکەن لەسەرەوەی کۆمەڵێک خەڵک مەسێ کەسمان دەرکردوون، بەڵام بۆی تەوزیح بدەین ئێمە سێ کەس نین، ئێمە سێ دەڤەرین، هەڵەبجە و بادینان و هەولێر و زائیدەن لەناو سلێمانیش بەشی ڕێکخستنی خۆمان و بەشی میدیایی. ئەمە یەک. دوو، ئەم عەقلیەتی نەزەریەی سیخڕبوونە باشە بۆ دوێنێ ئێمە سیخڕ نەبووین ئەگەر گریمان باس لە باسی ئێمەیە، بۆ ئێستا بووینەتە سیخڕ. ئەمە چه عەقلیەتێکە کە کاک شاسوار خۆی دەیوت ئەم عەقلیەتی نەزەریەی موامەرە دەبێ فڕێدەنێ ئەو فلان فلانە. بەڕاستی ئەمە چەکی جەبارانە، تۆ بتەوێت دوو کەس ڕەخنەت لێ بگرن بکەیە جاسوس. دوایەوە ئەوەندەی من بزانم، ئەوەندەی بزانم من ئەگە ئێستا بزانم باسی من و ئیبراهیم تەجەسوس بەیانی دەچم شکایەت دەکەم، بەڵام چونکە لە بەیاننامەکەدا دیار نییە و وتوان ئەوانەی کە دەرمان کراون کە من و ئیبراهیم دەرنەکراوین و دوو کەسی تر لە سلێمانی دەرکراون بە شەفەیەن، جا بۆیە بانەکەوینە قاڵبەی قانونی. ئەگەر بزانم ئەوە تەوەجهە بۆ من و کاکی ئیبراهیم هەرچەندە بابەتەکە لە ێنارتی وا بەڵاو بۆ کە جۆرە تێکەڵاویەکی دروست کردبوو بۆی سمعەتی ئێمە پێشبکێنێ کە بە سیخڕ لە قەلەممان بدا، بەڵام ئێمە زۆر لەوە گەورەترن. هێشتان کاکی ئیبراهیم خوێنی لە جادەکانی هەولێرە تۆ بە سیخڕ ئەزانی، دوێنێ پێرێ بینیمان پاراستنی پارتی چی لێ کرد. خەڵک ئەوانەی نزیکی خۆ من دەزانن 4 جار زیندانم بینیوە لەگەڵ مشکا خەوتون لە مەسیف سەلاحەدین بە 3 ڕۆژ سجنەکانی پارتی. هەی نامەرد و بە من دەڵێت سیخۆر، خەڵک شادیم بۆ دەدا و مۆرالی من دوای من حکم لەسەر مۆرال ئەدەم. ئەم عەقلیەتە موامەرچیەتانە یعنی چی؟ ئەمە نەتیجەی ئیفلاسی خۆیەتی. دوای ئەگەر سیخۆر بووین بۆ کەناڵ 24 دوێنێ نهات لە پرس کۆنفرانسەکەی هەولێر دەبا کەناڵی کوردستان 24 مەسرۆر بارزانی کە سەر بە ئەجەندای پاراستنە دەبێت لەوێ بە، بەڵام چونکە لەوێ مەحزوور کراوی من و ئیبراهیم نابێ بینە سەر ئەو قەناتەیە، لە پاڵێکدا شاسوار ئێمە بە سیخۆر ئەزانێ یان گومانی سیخۆر بۆ نەخاتە پاڵی ئێمە، هەموو کەس بایەوە نەئەزانێ کە کێ سیخۆڕە. من ناڵم من تا ئێستا ئەخلاقی من ڕێگە بەوە نادا بڵێم شاسوار سیخۆڕە ڕابۆن سیخۆڕە، بەڵام تەنها دەتوانم بڵێم مۆرالی ئەوان ئەوەیە، ئەوەی تەجروبەی ئەوان لەگەڵ ئێمە ئەوەیە، چون بەڕاستی ئەمەش دەردێکی نەخۆشە لەناوە هەر کەسێک هەڵسا بڵێ پاراستنە سەر بەدەستگای. ئەمە لە زوعفی ئینسانە ئەمە دروستە بەبێ باڵگا. دەفەرموو ئەگەر ئێمە سەر بە دەستگای ئەمنی بین من و کاکی ئیبراهیم دە نامەردن کەشف نەکەن، نامەردن ڕیسوابن و ئەگەر کەشفیش بکەن و دڵنیابن لە ترسی ئەوەی کە ڕەهندێکی قانونی هەیە کەشف ناکەن، یان جۆرێک لە جۆرەکان ئەتانەوە لە پاڵ ئەوە شەرعیەتێک بدەن بە خۆتان، یان خەتابی ئێمە
کەس بکەنەوە، بەڵام دڵنیابن لەوە نەوەی نوێ بەدەست شاسوار فەشەلێنە، مادەم هەولێری لەگەڵ نییە، مادەم هەڵەبجەی لەگەڵ نییە، مادەم بادینالی لەگەڵ نییە، دە پیرۆزی بێ کارمەندانی چاوی مۆڵ و نالیان. نەوەی نوێ ئێستا لە دەستی شاسوار برێتین لە کارمەندانی خۆی، لە شاگردەکانی خۆی، لە کۆمپانیای خۆی. بێجگەلەوە نە هەیمەنەتی لە بادینانما، نە لە هەولێرما، نە هەڵەبجەما، نە بەشێکی زۆری ڕێکخستنەکانی سلێمانیما. تەنها و تەنها کەسێکە ئەیەوێ استراتیجەتی ئەوەیە لەسەر حسابی گۆڕان و لانەکانی تر ئەوێ خۆ بکاتە ڕقەمێک، بەڵام لە ئەسڵدا ڕۆی ئەوە کەشف بوو، مۆرالی ئەوە بۆ خەڵک کەشف بوو کە چ پیاوەکە دەک پیرۆزی بێ ئینشەڵڵا. ئێمە تا ئەم حەدێش یعنی داوای لێبوردن لە هەموو خەڵکی خۆمان دەکەین، تایبەتیوانەی بادینان من چۆم لە ڕێگەی منەوە هاتوونەتە پێشەوە کە ئێمە وەکو نەوەی نوێ کە وەکو پرۆژە، وەکو پەرادایمێکی سیاسی تازە، وەکو ئەو بنەما فکریانەی کە لەسەری ڕێککەوتون، هیچ ئیشکالمان نییە. تەنها ئیشکالمان لەو پیاوە مافیاوەی هەیە کە ئێوە ئێمە ئەستیقلالکە نەوەی نوێ بۆ مەرامی خۆی ئەستیقلالکە، هیچی تر نییە. پرۆژەمان بۆ داهاتوو چییە بێ؟ ئێمە ئەوەی خێرە ئەوەی کە دروشمی ئێمە بۆ دەسەڵاتی مافیایی بگۆڕین. ئێستا مزگیریەک بە هەر هەموو لە ئەنگرانی نەوەی نوێی دڵسۆز ئەدەم کە ئێمە فعلەن مافیایەکمان دۆزیەوە و هەیمەنێتی ماشکاند و وا خەریکە لە چاوی مۆڵ دەقەتی. بۆیە بەڕاستی هەدەفی ئێمە تەحقیق بووە، چون ئەم مافیا زۆر خەتەرناکترە لە مافیاکانی یەکێتی پارتی. ئەمە یەک. دووەم، ئێمە توانیمان لە خلالی ئەم دوو مانگە بەس لە بادینان 760 کەسی دڵسۆزی بلپاکەت دڵسۆز لەو گەنجانە بینینە پێشەوە حەلقا دروستکەین و تا ئێستا ئەم حەلقانە ماون و لەوانەیە بیر لەوە بکەینەوە لە پرۆژەیەکی سیاسی خۆمان ببینینەوە. هەر نەک بادینان، لە هەولێر، تەنانەت لە خۆدی مەسیف، والله لە بارزان ئەنجومەنمان هەیە، لە خۆدی بارزان 6-7 گەنجی گیانبەخشمان لەوێ داناون کە ئەنجومەنی بارزان، وا لە هەڵەبجە، لە هەورامان، لە سلێمانی، لە ڕانیە، لە کەرکووک، لە هەموو شوێنێک، یعنی جۆڵانەوێکی تازەین، هەمووشی دڵپاک. بەڵام بەو مەرجەی ئێمە خۆمان لە حرەکێکی سیاسی ئەبینینەوە یان لە قوارەیەکی سیاسی، هەر کەسێک بێت بەو مەرجەی کە دەعممان کە مادیەن، کە ڕابردووی پاک بێ، کە مەرجمان لەسەر قۆرز نەکاتەوە، کە ڕێککەوین لەگەڵ ئێمە هەمومانەکەوینە سەر خەت و بەو ڕوحیەتی نەوەی نوێ بۆ ئیشەکەین و پارادایمێکی تازەی سیاسی دروستەکەن لە ساحەی کوردستان. بەڵام هیچ کات تەسلیمی شریکە دزیش نابین، تەسلیمی ئەو هێزە کلاسیکیانەی کە ئێستا هەن نابین، بە هیچ شێوێک مۆڕال لەسەر تەنازل لە مۆڕالی خۆمان ناکەین، لە مەبادەی ئەخلاقی خۆمان ناکەین. بۆ لە ڕۆژانی داهاتوو زۆر خەڵک پەیوەندیان کردووە لە ئاستی دەرەوە، وایە بزنسمان بووە تەلەفۆنی کردووە تیتی من پاڵپشتیەکەین، بەڵام ئێمە بەڕاستی شت بە ڕاوێژ دەکەین. ئێمە نامانەوێت تاک بڕیاری بدەین لە ناو خۆماندا، ئەمانەوێ لەمە بەدوا بکۆینێ خۆمان و ئەم ئومێدەیە، ئەم تروسکەیە کە دروست بووە لە دەستی نەدەین. هەندێک پرسیارە خوێنینەوە. برادرێک پرسیارە ڕاستە کۆمپانیەکانی ناڵیە فرۆشراوە؟ وەڵام ئەمە ئیشی ئێمە نییە بچینە ناوی ئەم تەفاسیلانە، تەنها ئەوە ئەڵێم ئەم پیاوە لۆغز ئامێزە، وتی مەسەلەن وتی دەستبەرداری نالیا بۆمە، بەس ئێستا تو شەرەفتان سیرکەن کێ زیاترینیان لەسەر نالیایە، لەسەر ئێنارتیە. ئەمە حکمێکە بۆ ئێوە. هەتا ئێستاش ئەوانەی لە ناونەوەی نوێ لە شارەکان ترەچنە سلێمانی لەوێ داوەتن لە چاوی مۆڵ، جا خۆتان حکم بدەن کە چۆن چۆنیە، نامەوێ بچمە ناو ئەو تەفاسیلانە. لە شێوازێکە، یعنی وا بینێ هەندێک گەنج کە لە هۆڵێکدا چەپلەیەکیان بۆ لێدا، ئیدی ئەم پیاوە تۆشی غڕۆرێک بووە بەرامبەر گۆڕان و بەرامبەر حەزابەکانی تر،
تەنانەت دوێنێ کەشاندی هاوپەیمانی و کۆمەڵ و گۆڕان چۆنەتە بەغدا، یەکێک لە ئەو دار و دەستانەی کە لە دەوروبەرێتی بە شێوەیەکی زۆر ئستیفزاز باسەکە لە کاتێکدا دەرکراوێکی ناو گۆڕان بۆە بەڕاستی. ئەمە بەڕاستی ئەمە پەرادایمی سیاسی نییە، ئەمە جۆرە ڕقی سیاسیە. تۆ چیت هەیە بۆ خەڵک دیارکەی، نەک دژاتی لەسەر بتەوێت لەسەر حسابی گۆڕان و کۆمەڵ و ئەمانە خۆت زلکەی و زالکەی. نیازتان هەیە حزبێکی تر دامەزرێن؟ نەخێر، فۆرمی حزب نەماوە، نیازمان نییە حزب دامەزرین. زۆر لە قەوارەیەکدا، بەڵام بەدائیلمان زۆر هەن بۆ داهاتوو. بەڵێ کەناڵەکەشی زۆر ناشرین کردووە، یعنی جێگەی داخە ئەگەر کەناڵەکەی بێلایەن با دوێنێ ئەو پرس کۆنفرانسەکەی لە هەولێر کردمان کە جیا بووینەوە فەرموو لەوێ ئەبوو، بەڵام ئەوە حکم بۆ خەڵک، با خەڵک حکم بدە. ئەگەر کەناڵێکی بوێر بە ڕازگۆ بە بێلایەن با کە هەموو سێ دروشمی ئەون فەرموو لەوێ ئامادە ئەبوو. برادرێکە پرسەیە کاک شەوقی چۆن پێشتر لە زیندان بۆ پێت هەڵداوە ئێستا بۆ بە مافیا. کاک شەوقی دووبارەیەکەمەوە بەڕاستی ئێمە ڕێخنە لە خۆشمانەگرین کە ئەو پیاوەمان نەناسی زۆ مۆرالی ئەو کەشف نەبوو زۆر، بەڵام ڕێوێش لە تنگانەکە ناڵێن ئینسان لە تنگانەدا دیار دەکەوێ. ئەم پیاوەمان درەنگ ناسیەوە، غەڵتەی خۆمان بۆ، بەڵام ئێستا گەیشتینە قەناعەت کە فعلەن جۆرێکە لە مافیا و پیاوێکی لغز ئامێز. وەڵا جێگەی داخەوای لێ هاتووە بەڕاستی زۆر خەڵک ئەڵێ سیقەمان نەما، یعنی دوای ئەوە کە ئەم حەزبە کلاسیکیانەوە بە ئۆپۆزیسیۆنیشەوە، یعنی نەیانتوانی و پەرادایمێکی جوان بخۆڵقێنن، نەیانتوانی و دەنگی جادە بن بالفعل. وتمان لەنەوەی نوێ شتێکی تازە دروست دەکەین، بەڵام بەڕاستی ئەمە عیلاقەتی بە هیوای قۆناغبڕێکی تاریخی لە قەزەی کورد لە دۆزی کورد لە باشووری کوردستانەوە بوو، بەڵام شاسوار بە مەبەستە گڵاوەکانی خۆی ئەمەشی لە ژێر گڵنا. بەڵام من زۆر شارەزایی لە هینم نییە، نازانم هینەکان زۆر پرسیار هاتووە. لەسەر ئەوەی کە سی خۆڕۆمی خۆر بەڕاستی ئێمە ناچینە زۆر ناو ئەو تەفاسیلن، خەڵک مۆرالی ئێمە دەناسێ و ئێدی پێویست ناکە هین بین بکەوینە ڕەد و ڕەتکاری ئەمە. یەکێکی ترە پرسیاڵێ بۆ ناچینە ناو گۆڕان. بەڕاستی وانییە کە ڕەخنەمان لە گۆڕان نەبێ، بە تایبەتی دوای ئەوە کە دەبینین ململانەیەکی قۆڵ هەیە لە نێوان، ینی ناڵێن باڵ تەوەجهێکی پیری ناوگۆڕان لەگەڵ تەوەجهەیەکە گەنجە ئەوێ پێشکەوێ. بەداخەوە لە کوردستانە بینین گۆڕانیش تۆ جۆرە ئیفلیجبوونێکی پێی دروست بووە، تایبەتی لە ڕیفراندۆمدا خەتابیان وازەح نەبوو و زۆر ڕەخنەمان لێ هەبوون، تەنانەت بەشداری لە حکوومەت، تەنانەت وەرگرتنی پارێزگای سلێمانی کە جۆرە بێمەوقف بوونێکمان لێبینی بەرامبەر ئەو حاحداسانە خۆپشاندنەکانی ئەم ئاخیرە. ئەمە هەموو بەڕاستی ڕەخنن لێ، بەڵام لێدان لین لە گۆڕان. ئەمە هەموو ئەوەوا دەکەن کە بەڕاستی ئێمە حەزەر لەوەش وەردەگرین بچینە ناو گۆڕان، بەڵام ئەمەش کراوەیە بۆ ئێمە زیاتر بە قۆڵی بیر لێەکەینەوە و لەوانەیە ئەو فەرشمان درابێتێ لە لایەنێکی سیاسی کە ئێمە هەر احتیفاز بەو خەتەی خۆمانەوە بکەین و بچینە ناو لیستەکەیان و کۆمەڵی کورسی مەحەدەد بۆ ئێمە هەبێ، بیر لەو بەدی لێ شەکەینەوە، بەڵام بەڕاستی نامانەوێت زۆر خۆمان بدۆڕێنین. نەخێر هیچ دەرفەت نەماوە، یعنی زۆر لە برادران هاتنە نەعبەین وتیان گفتوگۆ لەگەڵ شاسوار بکەن و ئێمە بەڕاستی قەزیەمان پەیوەست نییە بە کۆنگرەوە، بۆیە ئەخلاقی ئەو پیامان ناسی. ئێستا بێت دەست و قاچمان ماچکە، من کاکی برایم برادرانی تر
ناگەڕێینەوە لەبەرەوەی ئەم پیاوە نەبوو کە لە زەینمادا خیانەتی لە سێقەی هەزاران کادری کە هەزاران ئەندامی خۆمانینەوەی نوێ کرد بەداخەوە دوای پەیامم بۆ ئەو خەڵکانە هەیە کە ئێستا لەگەڵین ڕەنگە زۆر گەنجی دڵسۆز زۆر هەواڵی تر کە ئێستا دیارن ئەمڕۆ بەشداریشیان کردووە بەداخەوە بەشێکیان لەگەڵ خۆمان بووم بەشداریشیان کردووە لە ناو کۆنگرە یعنی هیوادارم نەوەی نوێ تەسلیم بە مافیایەک مەکەن بە نامەرد نەکەن نەوەی نوێ بن وەکۆ قەناعات وەکۆ پرۆژە وەکۆ ئیرادە بەڵام نەوەیەکی کوێڵە قبول نەکەن لەسەر خۆیان مەبن بە مەڕ ببن بە شێر پەنجە بەرزکەنەوە بۆ ناوچاوانی هەر کەسێک کە غەڵەتی بکە نەک شاسوارەوانی تریش برادێکە بەرسێ مووقفی کاگڕابۆن چی بوو بەداخەوە کۆ پێویست نەبوو بەداخەوە هەرچەندە ئەو زۆرۆفێکی محەدەدی هەیە بەرامبەر بە گۆڕان و حاڵەتێکی سایکۆلۆجی تایبەتی هەیە بەڵام بەڕاستی پیاوی ئیدارە نییە توانم ئەوەندە بڵێم ڕێزم هەیە بۆی یعنی پیاوە ئینسان ڕاستگۆ بێ لەگەڵ من کە شخصیان خراپەی نەبووە بەڵام لە هەمان کاتدا مووقفێکی ڕسمی لەو حەدەسە نەبووە کە ئێمە گروپی فشارمان دروست کرد پێشەوەی کۆنفرانسەکە ببەستین کاک مەکی ئەوێ بادینی ئەوێت ناو کۆنگرێدا حەمی یعنی ئەمە 760 ئەندامێت ڕسمی مێت هەی بەهدینان هەرچەندە ئەمە ڕێکخستناخۆشی باش نەکریە هەمێ دیف معلوماتێت من نەه کەس بەشدار بینە بێ کۆنگرێ ئەوێ دی ماباقی هەمی کارمەندێت شاسوارینە